کۆمەڵی ئیسلامی کوردستان بە دروشمی کۆڵنادەین و بەردەوامین دەستپێکی بانگەشەی هەڵبژاردنەکانی ڕاگەیاند. بەرپرسی ناوەندی هەڵبژاردنەکانی کۆمەڵی ئیسلامیش دەڵێت حیزبەکەیان ساز و ئامادەیە لە ڕێگەی سەردانی مەیدانیشەوە کار دەکەن بۆ ئاشتکردنەوەی داوڵاتیان لەگەڵ سندوقەکانی دەنگدان. هەروەها ئاماژە بۆ ئەوەش دەکات ئامانجیان بەدەستهێنانی متمانەی هاوڵاتیان و زۆرترین کورسی پەرلەمانی کوردستانە. ئێمە تەرکیزمان لەسەر بە دەرەجەی یەکەم ڕەواندنەوەی ئەو بێهیوایی و بێمتمانایە کە لای دەنگدەر دروست بووە، چکە بەڕاستی بانگەشە هیچ جەدوایەکی نییە ئەگەر تۆ نەتوانی دەنگدەر بەر لە هەموو شتێک قەناعەت پێ بکەی و متمانەی لا دروستکەیتەوە کە بچێت بەشداری دەنگدان بکە. و ئێمە ئەمانەیە پێیان بڵێن کە مقاتعکردنی دەنگدان زەرەری خۆیانە. ئێمە تا ئێستا بەدیلێکمان نییە غەیری هەڵبژاردن. سپاس بخوا هێزێکی بەرچاوە، هێزێکی جددی و کۆڵنەدەر بووە لە مانەوە لە بەرەی گەل و لە بەدواداچوون و چۆنەڵێ کارکردن بۆ پرۆسەی ئیسلاح و گۆڕانکاری، چکە بەڕاستیەوە مەبدەئێکی ئیسلامی قورئانیە لای ئێمە. لە سەراستی ئەنجومەنەکانی مەڵبەندی سلێمانی کۆمەڵی ئیسلامی ئامادەکاریەکانی تەواو کردووە بە مەبەستی ڕەچاوکردنی باری دەرونی وڵاتیان و بۆ پاراستنی سیمای شارستانی و پیس نەکردنی ژینگەش بڕیاریان داوە لە شوێنە گشتیەکان شریت و ئاڵا و پۆستەری حیزبەکەیان بڵاو نەکەنەوە، بەڵکو دەیانەوێت لە ڕێگەی سەردانی ماڵ بە ماڵەوە دەنگدەران ئاشت بکەنەوە و پەیامی دادگەری کۆمەڵی ئیسلامیان پێ بگەێنن. اعتیمادمان لەسەر ئەوەیە کە بزنسکارد و سەردانی کۆمەڵایەتی بزنسکارتی کاندیدەکان و هەروەهی کۆمەڵی ئیسلامی کە تەنها لیستەکەیە 1994 ئەمانە لە سەردانە کۆمەڵایەتیەکانە بڵاوەکەینەوە دەیدین بە دەنگدەران، هەروەها لەسەر تەوەریکی تر ئیشەکەین کە تەوەری ئیعلامە بە تایبەت کۆمەڵی ئیسلامی کە تۆڕی میدیایی کۆمەڵی هەیە و لە هەموو مەڵبەندەکانیش بەشی ڕاگەیاندن هەیە. لەو بارەشا ئێمە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان ئیش لەسەر هەڵمەتی هەڵبژاردنەکەن بە پێچەوانەی هەڵمەتەکانی ترەوە. پێمان وایە کۆمەڵی ئیسلامی پێویستی بۆ نییە بناسیێنرێ، پێویستی بۆ نییە لافیتە و ئاڵا و فلێکس و ژینگەی شارەکە پیسکەین و بۆیە ئێمە تەنها ئەوەندە هەیە سەردانە کۆمەڵایەتەکانمان چڕ کردوەوە، باری ڕاگەاندنمان چڕ کردوەوە. کۆمەڵە بابەتی تر کە پلانی هەڵبژاردن لەم هەفتە ڕۆژەی کە هەیە ڕۆژ بە ڕۆژ قۆناغ بە قۆناغ ئێمە لە بەردەستمانایە و تەواوی مەڵبەند ئەو قۆناغە جێبەجێەکەین. کۆمەڵی ئیسلامی دەڵێت ئەوان تاقیکراون و لە ئەزمموی پەرلەمانی و حکوومەتدا هەموو کات لە پێنا و بەرژەوەندی گشتی هاوڵاتیان لە دژی دەسەڵات وەستاونەتەوە بۆ بە سیستەمکردن و پاراستنی شکۆی دامەزراوە نیشتیمانیەکانیش هەڵوێستی مەردانەیان هەبووە. بۆ 4 ساڵی داهاتووی کاری پەرلەمانیش کۆمەڵی ئیسلامی بە دروشمی بەردەوام دەبین لە هەڵوێستەکانی ڕابردوو لە داهاتووش بۆ چەسپاندنی عەدالەتی کۆمەڵایەتی و دادگەری و بنابڕکردنی گەندەڵی لە حکوومەتدا پێداگری دەکەن و کۆڵ نادەن. ئیحسان سابر، کەناڵی ئاسمانی، پەیام، سلێمانی.